بەڕێزان باسمان کرد کە گوتمان ئامانج لە فێربوون چییە؟ گوتمان خلالی ئەو ماوەیە ئەگەر بنووسن تاوەکو ئێستا باسی لێوە ئامانج لە فێربوون چییە؟ بەڕێزتان فەرمووتان زیادکردنی زانیاری، گۆڕینی سلوک، گەودان بە فێربوون و تاوەکو تاچێکی ڕۆشنبیر دروست بکەین، زانیاری وەرگرتن بە شێوەیەکی باش و بتوانین جێبەجێ بکەین. ئەو زانیاریانە یعنی تەنمیە بکرێ و گەشەی پێ بدرێ لە ڕووی زانیاری و لە ڕووی کارامەیەوە وە گواستنەوەی زانیاریەکان لە تیۆریەوە بۆ پراکتیزەکردن. ئەوە ئامانجی فێربوون. بەڵام پرسیارەکەی دووەم، ئایا ئەو تیرانە بەو هەدەفەیەکەون بەو ئامانجە ئەو ئامانجانە ئەتوانین بپێچین؟ یاخود تا ئێستا لە واقعی خۆماندا لە واقعی تعلیمی ئێمە پرۆسەی فێربوون و فێرکردن ئەو ئامانجانە جێبەجێ ئەکات؟ مەرجیە یعنی برێن جێبەجێ ناکات. ئەگەر بەڕێستان مەسەلەن یا تا چەند ئەکرێ مەسەلەن حەدی نەبی بڵێن نەخێر یان بڵێن تا چەند مەسەلەن تا چەند هەیە هەڵێ نەخێر هەر بە تەواو هەیە با 10% 20% 100% واقعی تعلیمی خۆمان یان مەسەلەن بەلای کەم لە ژینگەی خۆمان ئێمە کاتە بەشی زۆری یعنی لەگەڵەوە داینە کە بە ڕێژەیەکی زۆر کەم یاخود بە ڕێژەیەکی زۆر کەم ئەو ئامانجانە دێنە دی. بەس دیارە خەلەلێک هەیە، دیارە کێشەیەکی سەرەکی هەیە لە پرۆسەی فێربوون کە ئەو هەموو قوتابیە بە سەدان هەزار قوتابی مەصرفێکی زۆر ینی مەسەلەن لە کاتێکە هەر لە ڕۆژەوە تو بگرە لە باخچەی منداڵانەوە ئەوە هەتا فێرەبی دوای سەرەتایی و بنەڕەتیە و یعنی بە دوای ئەڕوا بە کەلۆریۆس دەینی ئەو هەموو 16 ساڵ لە عمری ئەڕوات ئایا بای ئەو 16 ساڵە ئەو تاکە پێگەیشتووە؟ بای ئەو 16 ساڵە ژیانی گۆڕاوە ینی مەسەلەن شت فێر بووە کە ژیانی بەرەو باشتر بڕواتە یان بەس زانیاری وەرئەگری لەبەری ئەکا دێنە سەریقەینا ئێستاکە ئەو شتە نەڵێم یعنی کێشەیەک هەیە خەلەلێک هەیە بۆ ئێمە مەسەلەن ئاستی ینی پرۆسەی فێرکاری لە وڵاتانمان بەو شێوە نزمە بیتن یاخود یا مەسەلەن دەبێت چ شێوازێک بەکاربێنن ئەوان کە نەتیجەکەی و ئامانجەکەی بەو شێوەیە ئەبیت ئەنجامەکەی بە شێوەیە چۆن بتوانین ینی ئەو شتە والێ بکەین ینی ئینشاڵڵا بەشێک لەو خولەی کە ئەو شتانێک کە لێرە فێری ئەبین پرۆسەی فێرکردن ئەکاتە پرۆسەیەکی کار چۆن برێی کار لێکردن و کاردانەوە پرۆسەیەکی تەفاعولی پرۆسەیەکە چێژبەخش خوێندن یاخود فێربوون بکاتە شتێکی کە نەک بەس دڵت پێ خۆش بیتەوە نا بکاتە شتێک کە فێربوون لە ژیانەوە بۆ ژیانەوە یعنی من فێر بم چۆن بژیم ئەو زانیاریانە وەرگرم کە کاری لە ژیانی مندا ئەکە کە سوودی بۆ ژیانی مندا هەیە چۆن بتوانم ژیانی خۆم بەرەو باشتر بکەم چۆن بتوانم تاچێکی باشتر بم لە ناو کۆمەڵگا چۆن بتوانم بۆ خۆم باشتر بژیم بۆ خێزانم بۆ منداڵانم بۆ خزم و کەسانم بۆ هاوڵاتیانم بۆ ینی بۆ هەموو بەشەریەت چۆن بتوانم شت فێر ببم نەک بەس تەنها بۆ ئەوەی کە لە تاقیکردنەوەیە نمرەی باش بین بەڵکو بۆ ئەوەی کە ژیانی خۆمی پێ بەرزتر بکەم ئاستی ژیانم و چۆن بڵێ گەشە بە ژیانی خۆم باش. پرسیارێکی تر چکەوانە تقریبا هێشتامە هەر پێشەچیەکە بەس هەنگاو بە هەنگاو یان وەک تۆپە لە بەفرەکە
کەم گەورەیە من هەنگاو بە هەنگاو ئێستا ئەچین بەرەو فێربوونی چالاک داخلی فێربوونی چالاک نەبووینە هێشتا بەڵام ئەو پێشەچیە وەکو تۆپە بەفرەکە کە لە بچووکیەوە دەستی پێکرد و هەنگاو بە هەنگاو گەورەی بکەین بەو پرسیاران بەڕێستان هەرێک لە بەڕێستان چ بابەتێک چ وانەیەک لە قوتابخانە وانەیەکی خۆشویستووە بەسبەب و بە هۆکاری مامۆستایەک یعنی بەهۆی مامۆستایەک وانەیەکی خۆشویستووە و بەهۆی مامۆستایەکی تر وانەیەکی ڕق لێ بوویتەوە و پێی ناخۆش بوو و حەزی نەکردو ئەوانەیە بخوێنیت هیچ نمونەیەکی وا هەیە لە ژیانتان ئەگەر هەیە خۆشحاڵە بم کە باسی لێوە بکەین و لەبەرچی یعنی کە ئەڵەی مەسەلەن بیرکاریم پێخۆش بۆ لەبەر مامۆستای مەسەلەن زمانیم ئەو زمانم پێخۆش بووە یا ڕقم لێ بوویتەوە لەبەر فڵان مامۆستا لەبەرچی یان چی ئەکرد ئەو مامۆستایە تا وای لێ هات کە تۆ وات لێ بە دیوە ئەرێنیەکەی و بە دیوە نەرێنیەکە من یەک ئەو پرسیارم زۆر کردووە لە خولەکان لە هەروانەیە کە حتا لە کاتێک لە زانکۆ دەرسمە گوتەوە ئەوەم ئەپرسی لە قوتابیان زۆر گرنگە ئەوە بزانی ئەو وەڵامە بدەیەوە لەبەرچی چونکە مرۆڤ لە هەردووچی فێرەوی ئەو مامۆستایی کە وای کرد دەرسەکەت لا خۆشەویست بکە لەبەرچی تێ بفکرە نەک بەس ئەو مامۆستایم خۆشویست و ئەمن ئەو دەرسم خۆشویست نا بزانە ئەو مامۆستایە چی ئەکرد مەسەن باسی زەردەخەنەتان کرد باسی تەشجیعتان کرد باسی ئەوتان کرد کە مەسەلەن وشەی جوانی بەکاردەهێنا هەیە مامۆستایە مەسەلەن لە قوتابیان نێزیکە بیتەوە هاوخەمیانە لێیان ئەپرسی ژیانی خۆیان دەیکەواتە جەنابەت ئەتوانیت مامۆستایەکی باش بی مەرج نییە پیشەت مامۆستا بێ بەس ئێمە وەکو گوتمان هەر لە سەرەتاوە لە یاساکانی خولەکە گوتمان هەر یەک لە ئێمە شتی پێ بیداتە بەرامبەر کەواتە لەو شتە مامۆستایە مادام هەر مامۆستایەکی باش بە مامۆستایەک بە کە خەڵک هان بدەیت بۆ ئەوەی شت فێر بن ڕایان وەربگرە بەشداریان پێ بکە مەسەلەن دایک و باوک بۆ منداڵەکانیان مامۆستان یعنی چۆن بتوانن ئەو منداڵە بە باشترین شێوە فێری بکەن نەک بە شێوازێک کە ڕقی لە شتی باشیش ببیتە زۆر منداڵ هەیە یعنی نەک ئێستا منداڵ نەماوە گەورەیە هیوا هەیە مەسەلەن یعنی نوێژ ناکە لەبەرەوەی باوکی مەسەلەن کە فێرە نوێژی کردووە زۆر بە شێوەیەکی ناخۆش فێر من یەک لەو وەڵامانەی کە زۆر پێم سەیر بوو لە قوتابخانەیەک فێربوونی چالاکم بۆ گوتنەوە لە ئەستەمبول یەکێک لە مامۆستایەکان ینی وەڵامەکەی شۆک بوو یان بەڕاستی ینی بۆ لەبەرەوەی گوتی ئەو مامۆستایەی کە بووە هۆی ئەوەی ڕقم لەوانەکەی ببیتەوە دایکم یعنی بەهۆی دایکی کە مامۆستا بوو ئەو قوتابی بوو لە بەردەستی دایکی لە قوتابخانە گوتی من زمانی فەڕەنسی پێ ئەگوتی زمانی فەڕەنسیم لا زۆر ناخۆش بوو و ڕقم لێ بوویەوە بەهۆی دایکم چونکە زۆر بە ناخۆشی تەعاملی لەگەڵدا کرد بە حکمی ئەوەی ئەو دایکەکەیە و مامۆستای فەڕەنسیە دەبوایە وای لە منداڵەکەی بکە کە تۆپ بیتن ینی دەرەجەی کەم نەبی ئیتر لەسەر بچووکترین هەڵە زۆر ئەیشکاندەوە لە پێش قوتابیان تەماشا چی لێ دێت ینی ئەو ئێستا مامۆستایە بەڵام ئەوەی هەر لە بیر ماوە دایکم بەو شێوە تەعامل لەکەن کاتە ئەمە ئەتوانین
وانە فێر ببین حتا لەو مامۆستایە کە بە خراپەش لەگەڵمان زوو بزانین لەبەرچی چ شتێکی ناخۆشی بەکاردەهێنا لەگەڵ قوتابیەکانی کە وای کرد قوتابیەکان ڕقیان لەو دەرسە بیت وایان کرد ئەو دەرسە ئەو وانەیان پێخۆش نەبێتن کەواتە من دەبێت ئەو شتانە دووبارە نەکەم کە مامۆستایەتر کە مامۆستایەک هەبووە بە شێوەیەکی ناخۆش مەسەلەن قوتابی فێر کرد لە هەردووچیان فێر ببین ئەزانین کەوا بە شێوەیەکی باش مامۆستایەکی باش بین و بتوان پرۆسەی فێرکردن شێوەیەکی باش بین ئاوە دەرسی وانەی الأخلاق الحەمیدە یعنی خۆڕەوشتی باش و جوان و تطبیق عملیە یعنی بە پراکتیکی فێریاک زۆر جار وای لێدێ یعنی ئەمە بەس بە ئەو ملاحەزەیەش بدەم ئەوە هجوم نییە لەسەر مامۆستایە یعنی مامۆستا بەڕێزن و قەدریان زۆر زۆر گەورەیە بەڵام قوتابیش قەدری گەورەیە ناکرێ لەبەر ئەوەی کە مەسەلەن ئێمە بڵێن مامۆستا بەقەدرە بەس غەدریش لە تەڵەبە بکرێت ئەمە باس لە نەقد و ڕەخنە لە پرۆسەی فێرکاریەکە یعنی چۆن ئەو پرۆسەی کە بەکاردێت ئێستا پرۆسەیەکە هەڵەیە پێویستی بەڕاستکردنەوەی پێویستی بە چاکردنە پێویستی بە باشکردنە پێویستی بە شێوازی بەنوێکردنەوەی ناکرێت من لە شتێکە فەرەزەن لەوانەیەکە خودی باسی وانەکە باسی خوڕەوشت بی بەڵام مامۆستایەکە بە شێوازێکی ناشێرین بجوولێتەوە لەگەڵ قوتابیەکان دیمەنەکان ناخۆشن بەڵام من چیرۆکێکی ناخۆشم لە پاڵ ئەو وێنە ناخۆشانەوە لایە بە لەسەرەوە لای بدەم هەتا ینی عەلە لەقەل دیمەنەکە زۆر لە بەرچاو نەبێت لە خولێکی هەر بە هەمان شێوە هەر باسی تعالم نەشت و فێربوونی چالاک بوو یەکێک لە دایکان باسی کرد کە کتێکی هەیە کتەکەی با نەڵێم جارێ تەمەنی چەندە بەس لە سەرەتاوە لە یەکی سەرەتاییەوە کە چوە بۆ قوتابخانە دیارە وەکو هەر مناڵێک تازەش دێتە ناو قوتابخانە و ژینگەیەکی نوێ نازانی زۆر زەبت ببێت زۆر داوای ئاودەستیە کرد یانی زوو ئەیگوت مامۆستا چما ئاودەست دواتر مامۆستا گوتی نەخێر تۆ درۆ ئەەکەی مەنعی کرد هەر گوتی مامۆستا پێویستم پێیە یەکی سەرەتاییش گوتی نەخێر تۆ درۆ دەکەی دواتر منداڵە خۆی پێ نەگیرە خۆی تەڕ کرد کە خۆی تەڕ کرد لە جیاتی ئەوەی ئەو مامۆستا شەرم دای بگرێت کە ئەو مناڵەی تووشی ئەحراز کرد بەوەی کەوا تووشی ئەو مووقفەی کرد نەخێر بەوە نەوەستا چوە لای منداڵەکە بە قژیەوە گرتی سەری بەرز کردەوە و لە ڕەحلەکەیدا لەگەڵ سەرلێدانی ئەو منداڵە تووشی شەلەل ئەو کاتێک ئەو خولە بوو یعنی ئەو پێش تقریباً 3 ساڵ ئەتوانی یعنی ئێستا بەلای کەم 21 ساڵی ئەو کچ شەلەلە لەسەر جێگا کەوتووە هیچ حرەکەی نییە دایکی خزمەتی ئەکا و هەموو شتێک چ جەریمەیەکە کە خوێندن وای لێبێت منداڵ بەو شێوە تەعاملی لەگەڵ بکرێت ئەوە یعنی منداڵە نازانی جارێ زەبتی خۆی بکە بۆ دەبێت بەو شێوە دواتر ئەوەی کە مامۆستا هەڵەیەکی کرد و مەنعی کرد ئەو منداڵە تووشی ئەحرازی بوو ئێستا ئەحرازەکە بەو نەوعی چاکەکە بەوەی کەوا بەو شێوە تونند و تیژ بی لەگەڵی کە ئەو منداڵە ئەوە 21 ساڵە ئێستا ئەو لەسەر جێ کەوت
يعني بەڕاستی نمونەی وا زۆرم بەس نامەوێ خولەکە ینی نمونەی باشیشمان زۆرە بەڵام ناشمەوێ هەموو ینی نمونەی زۆر ئاوها سەلبیش باز نەرێ ینی بۆ دەبێت ینی قوتابخانە ژینگەیەکی وابێت ینی پرۆسەی فێرکردن ببێتە مایەی ئەوەی کە ئەو نەوع ینی حاڵەتە ناخۆشانەی لێبێتەوە ینی کە مەسەلە منداڵێکی بەریئی ئاوها ئەگەر واجبی حەل نەکردبی ئەگەر نەیخوێندبی کاکە نمرەی مەدێ دەرەجەی مەدێ بۆ بەودارە لێ ئەدەی ینی تعزیبخانەیە سزنە ینی کە نابێت لە سزن و لە زیندانە ئاوها تعزیبی بەشەر بدرێ ئەو چ جای منداڵێکی بێگوناحی بەو نەوعە بەڵێ ئێستا دێنە سەر ینی وەک گوتمان ینی کۆمەڵێک وانەی ئەو ڕۆماندا و 2 سەعاتەی ئەو ڕۆماندا هەندێک مقدمات و هەندێک ئامادەکاریە لە بۆ ئەوەی بەقوڵی بچینە ناو فێربوونی چاڵک یەکێشتر هەیە کە چین ئەو کارامەیە نەی کە لە بۆ خوێندن دەبێت وجودی هەبێت تاوەکو فێربوونێکی باش پرۆسەیەکی فێرکاری سەرکەوتوو ئامە ینی دابین بکەین لە بۆ قوتابێن سەرەتا بازارێ هەر لای بەڕێستان ینی و کوبرەی دەست پێ بکەمەوە چکەم شتێک عارض ناکەم ئیلاگەر ینی مەسەلەن جەنابیشتان تێدا بەشدار بن ئەو مامۆستا دەبیت چ لێ هاتوو چ کارامەیەکی هەبیتن تاوەکو بتوانێت ئەو مامۆستا سەرکەوتووە بی کە قوتابیەکان هەتا گەورەش ئەبن هەر باسەکەن کە من حەزم چوە خوێندن بۆ شێوەیە من لەو شتە فێر بووم کە بەو شێوەیە ینی نمونەی قوتابیە کە ئێستا بەکەلۆریۆسیشی هێناوە لە ینی تەواوی کرد بە زمانی ئینگلیزی ئەی خوێن ئەو قوتابێ باسی کرد گوتی لە ینی لە وڵاتێک چۆ وڵاتێکی تر ئەو وڵاتە زمانی ئینگلیزیان ینی هەر لە سەرەتاوە ئەخوێن بەڵام ئەو لە وڵاتی خۆمان کە چۆ وڵاتەکەی تر بە شێوەیە کە ئەی خوێن کە ئینگلیزی فێر نەبوو کە چۆ قوتابخانەکەی وڵاتەکەی تر تەڵەبەکانی تر تەمەڵترین قوتابی ئەیزانی شتێک بخوێنیتەوە ئەگەر نەشی زانی بە مەسەلەن شەرحیکا یاخود واتای کەچی مامۆستا داوای لەو مناڵە کرد کە گوتی بخوێنەوە گوتی نازانم گوتی پێت هەڵێم بخوێنەوە خۆشتر نەشەرحم داوا کردووە نا ئەوەیە گوتی نازانم گوتی بەس داوات لێ ئەەکەم بخوێنیەوە هیچ شتێک گوتی مامۆستا وەڵێ نازانم ئێستا تۆ زانی سڵێنی بخوێندیەوە گوتی نا گوتی منیش ئەوە نازانم هیچ ینی ئێتر مامۆستایەکە لێرە مامۆستایەکی باش بوو بە پیشەی خۆی هەڵسا نەیشکاندەوە لە پێش قوتابیەکان بەڵکو وتی لە دوای دەرس وەرە لای کە چوە لای گوتی ڕۆژانە 1 ساعت وەرە لا من فێر دەکەم بە پیشەی خۆی هەڵسا بالفعل ئەڵێ لە خلالی 3 مانگ توانی چۆن بڵێ ڕۆژانە 4 ساعت ئەو منداڵی فێرە کرد منداڵەکەەوەی لێ هات ئینگلیزی زۆر لا خۆشەویست بوو ئینگلیزی زۆر باش فێر بوو ئێستا تقریبان ینی بە شێوەیەکی زۆر زۆر باش ئینگلیزی قسەکە و حتا ینی کە بەکەلۆریۆسی خوێند بە زمانی ئینگلیزی خوێند مەبەستم لەوەدایە مامۆستای باش قوتابی دروستەکە کە وای لێ ئەکا چۆن بڵێ ژیانی هەمووی بگۆڕێت دەی ئەگەر ئەو مامۆستایە ئەو قوتابیەی بشکاند باە جنێوی پێدا باە لێی دابواە
لەوانەیە ئەو کەسە تەواو تازە هەر فێرە ئینگلیزی هەر نەئەبوو بەڵکو خوێندنیشی لەبەر چاوەکە. باش هەر یەک کارامایی بڵێ لە مامۆستایەکی باش. مامۆستایەکی باش چی ئەکات؟ یەکەم چۆن ئامادەکاری دەرونی مادی ژینگەی، یعنی چ لە دەرونی قوتابیەکان ئامادە بکا بۆ فێربوون، لە ڕووی مادیەوە مادی نەک مەقسەدم پارە بەس وەکو ئەو بەنهەجەی لەبەردەستیانە ئەو ئەدەوات و ئەو شتانێک کە بەکاری دەینێ لە فێربوونە و ژینگەی فێربوون ژینگەیەکی چۆن برەی مساعد و یارمەتی دەربی لە بۆ فێربوون. دووەمیان پلانی بۆ دانێ وەکو بەڕێزش باسی کرد ئاخریەک کە بالفعل خۆی ئامادە بکە پلانی بۆ دابنێ بزانی چ شتێک پێشی چ شتێک باس بکە، نەک شتێکی زۆر مفەسەلی باس کردبی ئەو دە دوایی دێتەوە سەر شتە سادەکان، یعنی هەنگاو بە هەنگاو بچێتە ناو بابەتەکان. خاڵێکی تر قراءة و تەلخیص، یعنی خۆی خوێندکاریشبی، یعنی شت بخوێنیتەوە دائیم خۆی بەرەو پێش ببە، ئەوجا چۆن بتوانین مەهارەی تەلخیصی هەبی کورتکردنەوە، چۆن بابەتێکی دوور و درێژ دوای ئەوەی کە باسەکە دوایتر بە چەند ڕستەیەک هەمووی کورت کاتەوە تا بەرامبەر بزانی ئێمە مەسەر سەعاتێک خوێنمان 2 سەعات خوێنمان باش باسی چمان کرد 1 2 3. خاڵێکی تر مذاکەرە، یعنی بەردەوام خۆ بەرەو پێشبردن و بەردەوام خوێندنەوە لەو بابەتە. حفظ و تەثبیت و استرجاع، یعنی چۆن شت لەبەر بکەین، چۆن شت کاتێک کە لەبەرمان کرد جێگیر بی لە لەبەرکردنە، ئەوجا چۆن جارێکی تر بیهێنمەوە دەر لەو کاتێک کە پێویست بێ، یعنی شتێکم لەبەر کردووە چۆن بتوانم لەو کاتێک کە پێویستم پێیە ئەو زانیاریە بەکاربێنم. ئەوە یعنی هەم لە خولی یادگە و میمۆری ئەو عادەتەن ئەو شتانە باسەکرێ، ڕەنگ بێ یعنی مامۆستا ئاوات لەوەی سەرکەوتووە خوا خێری بنووسیت، ڕەنگ بی ئەو خولانەی هەر لەو دیپلۆمە شتیوای هەبیت، یعنی لەبەرەوە بەشدار بکەن سوودی لێ ئەبینێ. استراتیجیەت ئەدا لە ئیمتیحانات، یعنی چۆن تاقیکردنەوە بکات. تاقیکردنەوە هونەرە، نە بەس پرسیاردانان نییە، ئەبێ پرسیارەکە بە شێوەیەک بیت کە یارمەتی دەری فێربوون بیت. یعنی پرسیار بەس لە بۆ ئەوە نییە بزانم قوتابیەکە شتی زانیوە و فێر بووە یان نا، بەڵکو پرسیاردانان تاقیکردنەوە بۆ ئەوەیە جارێکی تر ئەو قوتابیە ببەمە ئاستێکی تر لە فێربوون. هەدەفە سەرەکیەکەی یعنی ئەگەر تاقیکردنەوەیەکی دروست بیت بەس بەوەندە اکتیفا ناکە کە تاقیکردنەوەی ئاستی فێربوونی قوتابیەکان بی، بەڵکو بە فرسەتی ئەزانی سوالەکان لە خودی سوالەکە بە شتێکی نوێ دەرئەچیتن ئەو قوتاب. لە خاڵی سوورەکە بازنە سوورەکە هەر بەو زانیاریانەی ئەوڕۆ وەرمانگرت، هێشتا کە نەچوینە ناو قوڵایی فێربوونی چالاک و فەلسەفەی فێربوونی چالاک چیە و جیاوازی لەگە فێربوونی تەقلیدی و نەرێنی چیە، نەچوینەتە ناو ئەو بابەتە. بەڵام 2 سەعاتی ئەوڕۆمان پێشەچی بوو، بەڵام بەو پێشەچیەی ئەوڕۆمان بە چ شتێک دەرچوون کە بڵێن من واز لەو شتە دێن. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم چ شتێک باشتر ئەەکەم یا بەردەوام ئەبم تێیدا. خاڵی سێیەم بە چ شتێک دەست پێ ئەەکەم لە مەودووە تەواو ئاڵێم بڕیارمدا ئەو شتە بکەم لە ژیانم. ئەگەر ئەو سێ خاڵە هەریەکە و ئەو سێ خاڵە من بۆ باس بکە مەمنونیان ئەبین. بەڵێ یعنی ئومێدی شەکەم ئەگەر چاپتان کرد یا کۆپیەکی لێ بکەن یا خۆتان دروستی بکەن
ئەو لە گروپەکە دانراوە هەر لە لاتان بی دەگەر شەرحی من ئەو شتانە بنووسن سوودی زۆر ئەبی بۆتان ئەو کاتێکە خولەکە تەواو ئەبی بە مەجموعە بڕیارێک هاتوویتە دەر چۆن ژیانت باشتر بکات وەک گوتم خولێکیش بەبێ ئەوەی کە هیچ بڕیارێک لا دروستکە بەشدار نەبی تێدا